وڵێتر بێگومان ڕووداوەکانی سووریا کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر عراق دەبێت بە تایبەتی لە ناوخۆی عراقیش پاسخواست لەسەر ڕووداوانن کە لە سووریا ڕوو دەدەن واوکات بۆچوونی جیاواز لە نێو سەرکردایەتی سیاسی لە عراق هەیە. لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز شێخ حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاساکە لە بەغداوە لەگەڵمە، بەڕێز لامی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمە بزانم کە کاریگەری ڕووداوەکانی سووریا لەسەر عراق چی دەبێت و ئایا ئەمە بۆ عراق دەرفەتە یا مەترسیە؟ بسم الله الرحمن الرحيم. بناوی خۆی بەخشندەی مێهرەبان، سڵاو لە ئێوە و بینەران، زۆر سپاس وعلى جميع المشاهدين والمشاهدات من دواعي سروري. خۆشحاڵم کە جارێکی دیکە لەگەڵ ئێوەم ڕاستیەکەی ئەوەی لە سووریا دەگوزارێت هەڕەشەیە بۆ سەر تەواوی ناوچەکە، لەبەرەوەی ئەوەی لە سووریا ڕوودەدات کودەتایەکی هەڵبژێردراو نییە، بەڵکو کودەتایەکە بە دەسوێدانی نێودەوڵەتی، کودەتایەکە ڕەنگە ئەجێندای دەرەکی تێدا جێبەجێ بکرێت. ئەو ئەجێندایانە شتا ئێستا بەشێکیان ڕوون و بەشێکیان ڕوونین، بۆیە ئەو چەکەی لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی سووریا ڕەشەیە بۆ سەر سووریا و کاریگەری لەسەر ناوچەکەشێ. ئێمە ناتوانین بەمە بڵین دەرفەت، بەڵام دەتوانین بڵێن ئەمە هەڕەشەیەکە نەک بە تەنیا بۆ سەر عراق بەڵکو بۆ سەر تەواوی ناوچەکە و دەبێت چارەسەر بکرێت. ئەمڕۆ بینیمان لە دەوحە وەزیرانی دەرەوەی وڵاتە گەورەکان بەتایبەتی ئەو وڵاتانەی کە پەیوەندیان بەم دۆسیەوە هەیە بڕیاریان داوە بەیەکەوە ڕێککەوتنێک بکەن، ڕێککەوتنێک بە کەڵکی هەموو لایەنێک بێت و سوودی بۆ هەمووان هەبێت، چونکە زیانمەندی یەکەمی بارودۆخی سووریا ڕەنگە عراق بێت. لەبەرەوەی عراق ئەگەر بێت و پڕوشکی ئاگری تیرۆریزمی سووریای بەربکەوێت کاریگەرەکەی خراپ دەبێت، چکە لە 2003 و 2014 ئێمە بینیمانە کە کاریگەری داعش و تیرۆریستان لەسەر مووسڵ و لەسەر عراق چۆن بووە. ئێمە قوربانی زۆرمان داوە، خەڵکی زۆرمان لەدەست داوە، لە ڕووی سیاسیەوە زۆر پاشدا چوین، خوێنی زۆرمان ڕشت، خەڵکێکی زۆرمان بێ سەر و شوێنە، بۆیە نامانەوێت ئەو ئەزمونە لە عراق زۆر باشە. بەڕێز لامی جەنابەت ئەڵەی کەمە بۆ عراق دەرفەت نییە، بەڵکو هەڕەشە و مەترسیە یەکەم بەرکەوتەشی بەر عراق دەکەوێت. ئەو مەترسیانە چین کە ڕووبەڕێی عراق دەبنەوە؟ ئایا تەنها هاتنی گروپە تێرۆریستیەکانن بۆ ناو خاکی عراق یا مەترسیەکە زۆر لە قەبارەی خۆی گەورەترە؟ أحسنتم، سؤال مهم. ئەمە پرسیارێکی گرنگە. ئەو مەترسیێکە هەیە تەنیا پەیوەندی بە تیرۆریزمەوە نییە، بەڵکو پەیوەندی بە گۆڕانکاریەکی دیمۆگرافی لە ناوچەکەەوە هەیە، گۆڕانکاریەکی سیاسیە ئابوووریە و لە هەمان کات گۆڕانکاریەکی ئەمنیشە. لەبەرەوەی وەکو زانراوە گۆڕانکاری زۆر گەورە هەن، هەر گۆڕانکاریەک دەکرێت شێوازی ناوچەکە بەتەواوی بگۆڕێت. ئێمە لە بەردەم قۆناغێکی نوێداین لە سووریا، کاتێک کە لاپەڕەی شەڕ و جەنگ هەڵدرایەوە لە غەزە بوو، دواتر لە باشووری لوبناان، ئێستا کاغەز و پەراوی سێم لە سووریایە کە بارودۆخەکە بەتەواوی شڵەژاوە. ئێمە دەبێت لەم قۆناغەدا یەکدەنگ بین، یەکگرتوو بین و دەبێت بزانین چۆن ئەم قەیرانە ئەم مەترسیە بۆ سەر عراق چارەسەر دەکەین، نەک بە تەنیا تیرۆریزمە، بە تەنیا گروپە چەکدارەکانین. گۆڕانکاری زۆر گەورەترە، ڕەنگە کە هەندێک شتە بن تاکو ئێستاش نەزێنراو بن لەو گۆڕانکاریانە، دەبێت وریابین، دەبێت ئاگدار بین و دەست بە یەکتریەوە بگرین و لە هەمان کاتدا دەبێت لە یەکتریش نزیک بین، بەیەکەوە کار بکەین، نابێت بە یەک ئەقڵ بیر بکەینەوە، دەبێت بە ئەقلێکی کراوە بە هەمولایەنەکان و هەزر لە یەکتری وەربگرین. ئێستا لە عراقیش بۆچوونەکان بەسەر چەند بەرەدا دابەش بوون، بەڵام ئەمێ بزانم ترسی حکومڕانانی شیعە لەم دۆخەی ئێستای سووریا چییە؟ من بەڕاستی حەز ناکەم بابەتەکە گرێ بدەم بە ترسی پێکاتەیەکی دیاریکراوە، بەڵکو ترسەکە ترسی عراق بە کۆ. عراق هەمووی دەبێت بترسێ، ڕاستە زۆرینەی عراق شیعەیە، بەڵام ئەم دوجار ئەمە ترسی عراقیەکانە لەوەی لە ناوچەکە ڕوو دەدات، لە جیهان بەگشتی ڕووی دەدات. لەبەرەوەی شیعە بەشێکی گرنگ و دیاری عراقن.
ترسی شیعە لە سونەیە لە کووردە و هەمومان بۆ یەکتری دەترسین ترسمان بۆ یەکتریە لەوەی کە مەترسی بۆ سەر هەر یەکێکمان هەبێت شیعەکان بەو ئەقلیەتە بیر دەکەنەوە کە پێشتر ئەم ڕووداوانەیان بەسەر هاتووە دوژمنکاریان بەرامبەر کراوە کە دوژمنکاری ئێستاش بەرامبەر چەند لایەنێک هەیە و هەندێک کەس دەیانەوێت یاری بە بارودۆخی ناوچەکە بکەن ئەوەی لەم نێوەندە دۆڕاوە تەنیا شیعەنیە بەڵکو هەموو لایەک دۆڕاوە لەم ململانەیەدا هەموو لایەک دەزانن کێن ئەوانەی لە سووریا دێن و خەریکی چکارێکن لە سووریا و دەلالەتی کار و کردەوەکانیان لە سووریا چییە لە دەسوەردانی نێودەوڵەتی ئەمڕۆ قوارەی زایۆنیستی دەسوەردانی لە کاروباری سووریا کردووە لە هەندێک ناوچە هێرشی کردووە جگە لەوەش ئەمەمانەی ئەوەیە کە ئیسرائیل دەسوەردانی ڕوون و ئاشکرای هەیە تورکیا بە هەمان شێوە زۆر بە ئاشکرایی ئۆکراینیەکان کەواتە هەموو ئەو دەسوەردانانە پێمان دەڵێن بوونی هزری جیاواز و ئاراستی جیاوازە لەو ناوچەیەدا بۆ ئەوەی ناوچەکە تەوەق بدەن کەواتە عێراق ناوێت ئەو دەستکەوتانەی خۆی کە پێشتر بەخشیوێت ئێستا لە دەستیان بدات و ناوێت ئەو زیانانە دووبارە بکاتەوە کە لە ساڵانی ڕابردوو ڕوبەڕووی بووەتەوە لە دەستی داوە بابەتەکە پەیوەستە بە بەرەنگاربوونەوەی ئەم دوژمنکاریە و ئەم مەترسیە کە ئێستا لەسەر عێراقە دەبێت لە دەرەوەی سنووری عێراقیش ڕوبەڕووی ئەم مەترسیە بینەوە لە نێو عێراقیش لە نێو عێراق بە یەکەوە کار بکەین ناو عێراق پارێزراو بێت و نابێت شانەی نوستووی داعش کارا ببنەوە و نابێت ئێمە بە هیچ شێوازێک با بڵین دەستگای هەواڵگەری عێراقی و دەستگا ئەمنیەکان دەبێت ئاگداری هەموو وردەکارێکان بن کە لە سووریا دەگوزارێ و لە نێو زۆر باشە بەڵام ئێستا ترسی حکوومەتی عێراق لەوەیە کە و گروپانەی بەرەی مقاومە بە تایبەتی کە سەر بە بەرەی مقاومە لە عێراق دەربازی سووریا بن و عێراق تێو بگلێنن لەم ململانیانەی کە ئێستا لە سووریا هەیە حکوومەتی عێراق دەتوانێت ئەم دۆخە بەم شێوازە کۆنتڕۆڵ بکات دەسەڵاتی هەیە کە بتوانێت گروپە چەکدارەکان ڕازی بکات عێراق لەو شەڕەوە تێوە نەگلێنن بەر لە هەموو شتێک حکوومەتی عێراقی هەڵوێستی خۆی زۆر بەڕوونی دەربڕیوە و گوتوێتی کە ئێمە هەڵوەستەمان لە بەرامبەر ڕووداوەکانی سووریا چییە و جەختیان لەوە کردوێتەوە ئێمە بەرگری لە سووریا دەکەین وەکو دەوڵەت پلانگێڕیەک هەیە ئێمە زانیاری دڵنیاییمان هەیە کە جیاوازی لە نێوان ئەوە هەیە کە هەندێک کەس بیر لێ دەکەنەوە بۆی کە زۆرێک لە ڕاپەڕین هەیە بۆ لێناوبردننی ڕژێم و لە دەسەڵاتێنانە خوارەوەی بەڵام ئێمە دەزانین بابەتەکە پەیوەندی بە نەهێشتنی سووریاوە هەیە لە نەخشەی نێوچەکەدا ئەمە مەترسێکی زۆر گەورەیە حکوومەتی عێراقی بەباشی لەو مەترسیە تێگەیشتەوە ئاگداری ئەم زۆرە پلانگێڕیانەشە بۆیە گوتیان وەکو حکوومەت پشگیری لە حکوومەتی سووریا دەکەین و بەرگری لە بوونی خۆمان دەکەین وەکو حکوومەت ئەم زۆرە ڕێخستنە پەیوەندی بە حکوومەتی عێراق وە سەرۆکوەزیران و فەرماندەگشتی هێزە چەکدارەکانەوە هەیە هەر ئەم شتەشە کە ئەگەر کەسێک بیەوێ بچێتە سووریا دەبێت لێک تێگەیشتن لەگەڵ حکوومەت بێت زۆر باشە بینین کە لەگەڵ دەستپێکیم ئاڵۆزیانە لە سووریا ترافیکی دیبلۆماسی لە عێراق بە تایبەتی لە بەغدا بەهێز بووە وڵاتانی ئیقلیمی نوێنەرانی خۆیان دەنێرنە بەغدا لەم دۆخە ئاڵۆزەدا عێراق ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی ناوچەکە بەگشتی بکات بە تایبەتی سووریا دانایی و هزری باشی سیاسی باڵا ئەوەیە کە عێراق لەم ماوەیەدا کردوێتی بە تایبەتی دوای ئەوەی کە کۆنفرانسی وەزیرانی دەرەوەی 2 ڕۆژ لەمەوبەر لە خۆگرت و دواتریش لە دەوحا عێراق بوونێکی بەهێزی هەبوو عێراق ئێستا ڕۆڵێکی بەهێز دەگێڕێت لە دۆسیای سووریادا بە تایبەتی ئەو بابەتەی پێویستە بەوەی کە دەبێت سووریا وەکو سوپا وەکو دەوڵەت وەکو حکوومەت بپارێزرێت وەکو سوپایەکی ڕێگل لە بوونی تیرۆریزم بە تایبەتی ئەو لایەنە تیرۆریستیانێکە کەسایەتی تیرۆریستی ناسرا و سرکردایەتیان دەکەن و هەندێکیان تەنانەت پارەش لە بەرامبەر زانیاری و سەریاندانراوە ئەم جۆرە کەسایەتیانەوە نابێ بە هیچ شێوەیەک سەرکردایەتی بزاوتی لەو شێوەیە بکەن حکوومەتی عێراقی دەیەوێت ڕۆڵێکی بنیادنەرانە بینێت لە مامەڵەی سیاسی لەم قۆناغەدا زۆر باشە بەڕێز شێخ حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەت یاسا سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی